من پێم باشە پەرلەمانی کوردستان هاوشێوەی پەرلەمانی عێراق بەڵام وەکو پەرلەمانی عێراق بە شێوەیەکی گشتگیرە بە تایبەتتر ڕۆڵی سوپای تورکیا کەم کاتەوە کە ئێستا بە قوڵای 10 تا 15 کیلۆمەتر لەناو خاکی کوردستان و خەریکی داگیرکارین و کەسیش لەسەری نایە بە جواب هیوادارم پەرلەمانی کوردستان بێتە سەر خەت و بڕیارێکی هاوشێوە دەرکا بۆ ئەوەی کۆتایی بێ بۆ داگیرکاری و بە بەردومانکردنی سنوورەکانی هەرێمی کوردستان و ئەو لەشکرکێشەی کە سوپای تورکیا ئەیکاتە سەر هەرێمی کوردستان. خۆی دیارە ئەم گۆڕانکاری لە ناوچەکەی ڕووەدا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە پێگەیەکی قاسم سلێمانی کە پێگەیەکی گەوری هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە لە عێراقا کوژێ سێرەکەی دەنگدانوویەکی مەزهەبی شیعی نەتەوەی هەموو لایەنەکان دێنە سەر خەت بۆ ئەوەی کە لایەنە بیانەکان دەرکەن. بەڵام لە هەمان کاتە چەند ساڵە دەسەڵاتە یەک بە دوایەکەکانی تورکیا داگیرکاریان کردووە لەشکرکێشیان کردووە تا ئێستا نە حکوومەتی هەرێمی کوردستان بەداخەواڵێم ڕێکاری پێویستی نەگرتە بەر بۆ ئەوەی کە ئەم سوپا بێگانانە دەرکا و کەم و کوڕی لایەنی کوردیش هەیە بە تەئکید لە حکوومەتی بەغا کە نەیانتوانێت کار بکەن هەماهەنگی دروست بکەن بۆ ئەوەی بە تایبەتر سوپا بێگانەکان لە هەرێمی کوردستان و دەوروبەری دەرکەن. وەنەمێ باز لەوە بکەم کە بەغدا و شەنگال و بەسڕا و بە هەمان شێوە تەواوی ناوچەکان کە کەوتونەتە نەخشەی عێراقەوە هەمووان هەر بە عێراق حسابن. ئەگەر بردومان لە بەغدا بێت یا لە شەنگال بێت یان لە هەر پارچەیەک لە هەر بەشێک لە هەر شارێکی دیکەی عێراق بێت ئەمە بردومانی عێراقا. ئەگەر هەر وڵاتێکیش بیکە، ئەگەر ئەمریکا بیکە، ئەگەر تورکیا بیکە، ئەگەر ئێران بیکە، هەر بردومانە و هەر بەزاندنی سنووری خاچی عێراق ئەمە ئەگەر نازانم بۆچی وایە بینن کە بردومانکردنی شوێنێک لە بەغدا یاخود کوشتنی هاوڵاتیەکی شیعە لە بەغدا لەوە پیرۆستتر و مقدەسترە کە هاوڵاتیەکی کوردی شەنگال بکوژرێت. ئایا خوێن هەر خوێن نییە؟ خوێنی عێراقی هەمان خوێن نییە؟ ئایا زەوی عێراق لە شەنگال و لە بەغدا هەمان زەوی نییە؟ نازانم بۆچی لە بەغدا بردومان بکرێت فەوزا و خۆپشاندان و کۆمەڵە کشتی دیکە دروستەکە بەڵام لە شەنگال بێدەنگی دروستەکە. هۆکاری ئەمە من تێناگەم. یعنی ئێستا پێویست بوو کە حکوومەتی عێراقی و پەرلەمانی عێراقی و سەرۆکایەتی کۆمار هەمووان لەسەر بردومانەکانی وڵاتانی دراوسێ بێنە جواب بێنە دەنگ بەجددی هۆشیاری بە یاخود با بڵێن پەیام بنێرن بۆ وڵاتانی دراوسێ بڵێن ئەمە خاچی عێراقا لە هەر پارچەیەکی بێ بردومانکردن جێگەی قبوڵ نییە. ینی ناکرێتەوە خوێنی خەڵکێکی بێتاوان بە بەلاش بڕشێنی ئەمە چێتۆ بەبێ هیچ وەکارێک هیچ سەبەبێک نییە هیچ ڕوونکردنەوەیەک نییە. کەس نازانێت بۆچی ناوچە سنووریەکان یاخود ناوچەکانی دیکە ئەکرێنە ئامانج و ڕۆژانە کۆمەڵی خەڵک بەناحەق شەهید دەکرێن و خوێنان ڕەشێنرێت. و باسی ئەو گرژیانە بکەین کە لە عێراق هەیە لە دوای پرۆسەی ئازادیەوە بە حەقەت گرژیەکان جۆرا و جۆرە مەوسمیە یاخود هەرجاری و بابەتێک ئەو ڕوژێنرێت لەگەڵ ئەوەیە لایەنە سیاسیەکان تێکەڵ ئەبێ ئاشکرایە کە ئەو هێرشانەی کە ئەکرێتە سەر عێراق یاخود ئەو بردومانانەی ئەکرێت لەلایەن فڕۆکە جەنگیەکانەوە ئەگەر قەزێکی دیاریکراو هەبێ وڵاتانی تر بەشداریەکە بەڵام تورکیا بە بیانووی جۆرا و جۆر هەمیشە بەسەر ئاسمانی عێراق و بەسەر ئاسمانی کوردستاندا ئەسوڕێتەوە لە کاتێکە کە ئەوەی کە قەزەیەک دروست ئەبێ دێر ڕای گشتی دروست ئەکرێت لەسەر ئەوەی یاخود سیاسیەکان قسەکەن یاخود ڕاگەیاندنەکان قسە لەسەر ئەوەکرێت ئەو بردومانەی وڵاتانی دەرەوە بوەستێنێ یا وڵاتانی کە جاری وهەیە وڵاتانی هاوپەیمانیشی تایە کە بوەستێنێت لەسەرەوەی ئەو بردومانە بکرێت. لە هەمان کاتە ئێمە خۆشحاڵین بۆی کە ئەو بردومانانە هەبێت بەڵام لەگەڵ ئەوەیشە کە تورکیاش کە وڵاتێکی نزیکە لێرە بۆچی ئەو هەمیشە وەکو چاودێر بێ وەکو ڕقابەیەک بێ بەسەر خاکی عێراق و کوردستانەوە. ئێمە داوا ئەەکەین لەگەڵ ئەوەیشە کە هاوڕین لەگەڵ ئەوی بردومانەکانی وڵاتەکانی ترش بوەستێ بردومانی تورکیاش بوەستێ لەبەر ئەوەی ئەمەش ناڕەحەتێکی دروست کرد بە تایبەت لەوەی کە تورکیا ئەو دەنگوانە زۆر بازاقی هەیە کە تورکیا دژمنێکی سەرسەختە لەگەڵ کوردە و لەگەڵ ئەو ناوچە کوردستانیانەی کە بەم دوایە کە لە شەڕی داعشا بینیمان بەسەر شەنگالا بەسەر ئەو ناوچانەی کە تووشی کێشە بوونە بەڵام لەگەڵ ئەو بردومانانەی کە کراوە هیچی ئامانجی ئەوەی نەپێکاوە کە کورد دڵخۆش بێ بڵێت بۆ پشگیری کووردە بەڵکو تەنها لایەنی سیاسی و مەرامی تورکیا خۆیەتی.